سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەمە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژە هێرشە هەواییەکان بۆ سەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، شەپۆلی نوێ هێرشەکان بۆ سەر ناوەند و پێگە سەربازیەکان لە چەند شاری ئێران، خراپی دۆخی بەندکراوانی سیاسی و قەیدەتی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، ئاشکراکردنی بەکارهێنەرانی قوتابخانە و شوێنە گشتیەکان بۆ جێگیرکردنی هێزە سەربازیەکان و پەیامی هەندێک هێزی ئەرتەش و سوپای پاسداران دژ بە کۆماری ئیسلامی. درێژە هەواڵەکان. درێژە هێرشە هەواییەکان بۆ سەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێی راپۆرتەکان لە درێژەی هێرشە هەواییەکان بۆ سەر ناوەند و پێگەکانی کۆماری ئیسلامی چەند ناوچەیەک لە ڕۆژهەڵاتی کوردستان بوونەتە ئامانجی ئەم هێرشانە و دەنگی تەقینەوەکان لە چەند شارێکی ئەم ناوچانە بیستراوە. بەپێی زانیاریەکان لە دیواندەرە و بانە هەندێک ناوەند و پێگەی پەیوەندیدار بە هێزە سەربازی و ئەمنیەکان بەرهێرش کەوتون. هەروەها بەپێی راپۆرتەکان لە تکاب سداتی فەرماندەیی هێزی انتزامی بووەتە ئامانجی هێرشەکان و زیانێکی بەرچاو بە بیناکە گەیشتووە. هەروەها لە مەریوان بە پێزانیاریەکان لە ئەنجامی هێرشەکان سێ ئەندامی یەک خێزان لەوانە ژنێک و منداڵێکی 4 ساڵ گیانیان لەدەستاوە. هاوکات سەرچاوەکان دەڵێن لە سنە و هەندێک ناوچە دیکەش جوڵەی هێزامنیەکان زیاد بووە، بەڵام هێشتا وردەکاریەکانی ئەم ڕووداوە بە تەواوەتی ڕوون نەکراوەتەوە. شەپۆلی نوێ هێرشەکان بۆ سەر ناوەند و پێگە سەربازیەکان لە چەند شاری ئێران. بەپێی راپۆرتەکان لە درێژەی هێرشە هەواییەکان بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی چەند شارێکی ئێران بوونەتە ئامانجی ئەم هێرشانە و دەنگی تەقینەوەکان لە هەندێک ناوچەی وڵات بیستراوە. بەپێی زانیاریەکان لە تاران چەند ناوچەیەکی وەک گەڕەکی باقری، دەوری فەلەکەی حور و هەندێک ناوچەی دیکە بوونەتە ئامانج و دووکەڵی ڕەش لە ئاسمانیە و ناوچانە بڵاو بووەتەوە. هەروەها لە ئیسفەهان، هەمەدان و عێراقیش دەنگی تەقینەوەکان بیستراوە و هەندێک ناوەندی پەیوەندیدار بە هێزە سەربازیەکان زیانیان پێگەیشتووە. لە هەمان کاتدا لە قەزوێن، زەنجان، بوشێر و هەندێک ناوچەی دیکە هێرش کراوەتە سەر هەندێک پێگەی سەربازی. خراپی دۆخی بەندکراوانی سیاسی و عەقیدەتی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتەکان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا نیگەرانی سەبارەت بە دۆخی زیندانیانی سیاسی و عەقیدەتی لە هەندێک زیندانی ئێران بەرز بووەتەوە و سەرچاوەکان باس لە کەشی توندی ئەمنی لە ناو ئەو زیندانانە دەکەن. بەپێی زانیاریەکان لە زیندانی ئێڤین و زیندانی تارانی گەورە هێزەکانی سوپای پاسداران کۆنتڕۆڵی هەندێک بەشی زیندانیان لە ئەستۆ گرتووە. بە وتێ سەرچاوەکانی هەواڵ لە هەندێک بەشدا دەرگاکانی بەندەکان داخراون و هاتوچووی زیندانیان سنووردار کراوە. هەروەها بە پێی وتەی بنەماڵەی کۆمەڵێک لە زیندانیانی سیاسی پەیوەندی تەلەفۆنی و دابینکردنی خواردنیش سنووردار کراوە و بارودۆخی ناو زیندانەکان نیگەرانی زیاتر دروست کردووە. پاڕانەوەی پزیشکیان لە وڵاتانی دراوسێ. بەپێی راپۆرتەکان مەسعود پزیشکیان لە وتارێکی نوێدا باسی لەوە کردووەکە حکوومەتی ئێران هەوڵ دەدات گرژیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ کەم کاتەوە و ئاماژەی بە ژمارەیەک ڕووزاوی ڕابردوو کردووە. بەپێی زانیاریەکان پزیشکیان لە قسەکانی خۆیدا ئاماژەی بەوە کردووەکە پێویستە پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی ناوچەکە بە شێوەیەکی ئارامتر بەڕێوە بچێت و هەوڵ بدرێت گرژیەکان کەم بکرێنەوە. ئەم وتانە لە کاتێکدایەکە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ئاستی گرژی و ئاڵۆزیەکان لە ناوچەکەدا بەرز بووەتەوە و سوپای پاسدارانی ڕژیم بە هێرشی موشەکی زیانێکی زۆری بە وڵاتانی دراوسێ گەیاندووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەم قسانە لە کاتێکدا بڵاوکراونەوەکە بارودۆخی ناوچەیی هێشتا ئاڵۆزە و زانیاریەکان سەبارەت بە کاریگەری ئەم هەنگاوانە هێشتا ڕوون نییە. ئاشکراکردنی بەکارهێنانی قوتابخانە و شوێنە گشتیەکان بۆ جێگیرکردنی هێزە سەربازیەکان. بەپێی راپۆرتەکان لە هەندێک شاردا شوێنە گشتیەکانی وەک قوتابخانە و هەندێک بینای فەرمی بەکاردەهێنرێن بۆ جێگیرکردنی هێزی سەربازی و ئەمنیەکان
کە ئەم بابەتە نیگەرانیەکانی خەڵکی ناوچەکەی زۆرتر کردووە. بەپێ زانیاریەکان لە ناوچەیە جەنەت ئاباد لە تاران، قوتابخانەی کچانی ئیمام سادق و هەروەها بنکەی بەسیجی سادق ئالەحمەد و مزگەوتی ئەنسارۆلمەهدی بوونەتە شوێنی جێگیرکردنی هێزەکانی حکوومەت. بە وتەی سەرچاوەگادارەکان ئەم هێزانە زۆر جار لە کاتەکانی شەوجا لەو شوێنانە جێگیر دەبن و هاتوچووی ئەوان لە ناوچەکە زیاد بووە. هەروەها بە پێی راپۆرتەکان لە شارەکانی جوانڕۆ و پاوەش هەندێک قوتابخانە و ناوەندی کەلتوری بوونەتە شوێنی جێگیرکردنی هێزەکان و هەندێک شوێنی دیکەش بۆ هەڵگرتنی چەک و کەرەستەی جەنگی بەکاردەهێنرێت. پەیامی هەندێک هێزی ئەرتەش و سوپای پاسداران دژ بە کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتەکان چەند کەس کە خۆیان باندامی ئەرتەش و سوپای پاسداران ناساندووە لە ڤیدۆیەکدا پەیامێکیان بڵاو کردووەتەوە و لەو پەیامەدا هەڵوێستی توندیان دژ بە کۆماری ئیسلامی دەربڕیوە. بەپێی زانیاریەکان ئەم چەند کەسە کە دەڵێن پێشتر لە ناو هێزە سەربازیەکاندا ئەندام بوون، لەو پەیامەدا باسییان لە بارودۆخی ئێستای ئێران و کاریگەریەکانی ئەم ڕووداوانە کردووە. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتوون، ئەنجامانی پێشووی ئەرتەش و سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڤیدۆکاندا سەرەڕای پشتیوانی لە ڕاپەڕین و ناڕزایەتیەکانی خەڵکی ستەملێکراوی ئێران لە مانگی بەفرەمبەر خوازیاری ڕووخانی ڕژیم و سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. پەیامی خوێندکارانی ئێران سەبارەت بە داخستنی زانکۆکان. بەپێی راپۆرتەکان ژمارەیەک لە خوێندکاران لە پەیامێکدا داخستنی زانکۆکان لەلایەن دەسەڵاتدارانەوە بە نیشانەی ترسی حکوومەت لە جوڵانەوەی خوێندکاران ناو دەبن. بەپێی زانیاریەکان لەو پەیامەدا خوێندکاران ئاماژەبەوە دەکەن کە داخستنی زانکۆکان ناتوانێت ڕێگری لە بەشداربوونیان لە ناڕزایەتیەکان بکات و هەروەها جەخ لەسەر ئەوە دەکەنەوە کە خوێندکاران هەروە لە کۆمەڵگادا ئامادەی بەشداری لە ڕاپەڕینی خەڵکدان. نووسینی دروشم دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە شارەکانی ئێران. بەپێی راپۆرتەکان هێرانیانی ئازادیخواز لە شارە جیاوازەکانی ئێران بە نووسینی دروشم دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی خوازیاری ڕووخانیە و ڕژێمە گەندەڵە بوون. بەپێی زانیاریەکان لە هەندێک ناوشەدا دروشمەکان لەسەر دیوار و شوێنە گشتیەکان نووسراون و تیادا باس لە نەترسبوون و بەردەوامبوونی ناڕزایەتیەکان کراوە. هەروەها بەپێی راپۆرتەکانیش ئەم دروشمانە لە کاتێکدا نووسراون کە بارودۆخی هەندێک ناوچە هێشتا ئاڵۆزە و هاتوچووی هێزانیەکان لە هەندێک شوێندا زیاد بووە. کوژرانی جێگری وەزیری ئیتلاعات. بەپێی راپۆرتەکان هەندێک مێدیای پەیوەندیدار بە کۆماری ئیسلامی کوژرانی حاجی ئەکبەر غەفاری جێگرەوەی وەزیری ئیتلاعاتی ئێرانیان پشتڕاست کردووەتەوە. بەپێی زانیاریەکان غەفاری کە لە سایتە باڵاکانی دەستگای ئیتلاعاتی حکوومەت بووە و لە ئەنجامی هێرشی هەوایی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر بنکە سەربازی و ئەمنیەکانی ڕژیمدا کوژراوە. شایانی باسەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە شوێنی کوژران یان بریندار وە کوژرانی دیکەیە و هێرشە زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. دووە هەواڵ هێرشی موشەکی سوپای پاسداران بۆ سەر فڕۆکەخانەی دوبەی. بەپێی راپۆرتەکان سوپای پاسداران هێرشێکی موشەکی بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی دوبەی ئەنجامداوە و ئەم ڕووداوە کاریگەریەکی فراوانی لە ناوچەکە دروست کردووە. بەپێی زانیاریەکان ئەم هێرشە دوای هەندێک ڕووداوی پەیوەندیدار بە گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە ڕوویداوە و هێشتا وردەکاریەکان سەبارەت بە شوێنی تەقینەوە و زیانەکان بە تەواوەتی ڕوون نەکراوەتەوە. بەپێی دوای زانیاریەکان پاشەم هێرشە چالاکیەکانی ئەو فڕۆکەخانەیە تا کاتێکی نادیار ڕاوەستەوە و سەبارەت بە زەرەر و زیانەکان زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد و ئاسوودە.